من ناوم لۆرد حەنایە سەرۆک بەشی دەستپەشخەرەکانی کۆمەڵگەی مەدەنیم لە کۆمسیۆنی نێودەوڵەتی بۆ کەسانی بەسەرشان پرۆگرامی عێراق. ICMP ڕێکخراوێکی نێودەوڵەتیە لەسەر بنەمای پەیماننامە دامەزراوە و کارەکە بۆ فراهەمکردنی پشتگیری بۆ حکوومەت و دەسەڵاتداران بۆی بتوانن چارەنووسی کەیسی کەسانی بەسەر و شوێن دیاری بکەن. ICMP پشتگیری لە هەوڵی حکوومەتەدات بۆی بتوانێت لە ڕێگەی هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ و لە ڕێگەی کۆکردنی سامپڵی DNA چارەنووسی کەسانی بەسەر شوێن دیاری بکات و هەروەها پاڵپشتی دارایی و لۆجستیکی و لە ڕێگەی مشق پێکردنی ستافی حکومیشەوە پاڵپشتی لە حکوومەتەکە. لایەنی دووەم پاڵپشتیە لە یاخود هاوکاریە لە ئەو ئەرک و ئەو هەوڵانەی کە کۆمەڵگەی مەدەنی لە سەرشانیەتی بۆ ئەوەی بتوانانی پاڵپشتی لە کەسی کەسانی بەسەر شوێن بکەیت. ئەو پاڵپشتیش لە ڕێگەی بەخشینی بچووکە لە ڕێگەی پشتگیریکردنا لە ئڤنت وەکو سمپۆزیەمەی ئەمڕۆ کە ICMP پشتگیری کردووە. خێراتتانەکەم لە سۆشتان لە یەکەم ئێمە ماوەیەکی زۆرەکە کۆنتاکتێکی باشمانەیە لەگەڵ ڕێکخراوی ICMP و لەم ساڵانەی پێشوویشە چەند سەرژمێریەکمان ئەنجامدا بە مەبەستی ئەوەی کە ئامارێکی تەواو بکەوێتە ژێر دەسەڵاتی ئێمە بڵێن دەکەوێتە دەستی ئێمە بۆ ئەوەی کە بزانین ئەو بێسەر و شوێن کراوانەی لە عێراق و هەرێمی کوردستان تا چه ئاستێ ڕۆشتووە. بەداخەوە ئامارە هەر یەکلایی نابێتەوە چکە ئەو شتانە بەردەوامە. ئێمە زیاتر کارمان لەسەر مناڵانی ونبووی هەڵەبجە کردووە لە کۆڕەوەکەوە لە شەڕی عێراق ئێرانەوە هەتا ئەو ڕۆژەی کە کیمەبەرانی هەڵەبجە کراوە. و ئامارەکان ئێستا لە لای ئێمەیە داتاکان هەمووی لە ئەرشیفی کۆمەڵە هەڵگیراوە. بەداخەوە حکوومەتی هەرێم زۆر خەمساردە لە ئاستی ئەم کێشەی ئەمە کێشەیەکی گەورەی جیهانیە و ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی جیهانیە کە هەموو جارێ لەگەڵ ئێمە داعمی ئێمە ئەکا بۆ ئەم مەراسیمانە ڕێکی بخەین سواسیانەکەی. بەڵام بەداخەوە حکوومەت خەمساردە لە ئاستی دۆزینەوەی ئەو مناڵە بێسەر شوێن کراوانەی کە شادیان بکاتەوە بە کەس و کاریە. ئێمە نیگەرانیمان ئەوەیە کە تا ئێستا بڕیارێکی وا لە عێراقا نەدراوە بگرێت لە هەرێمی کوردستان هەر هیچ شتێ نەکراوە چەندیر جالیژ نەپێکهێنراوە بۆ ئەو منداڵانەی بێسەر شوێنانی کە بگەڕێنەوە و ئێمە گلەیەکی کەمان هەیە لەوەی کە بۆچی سنتەرێکی پێشکەوتوو نییە کە بتوانێ سەمپڵی ئەو کەسوکارانە وەربگرێت و بتوانن ئەو مناڵانە بە کەسوکاریان شادکەنەوە فەرسێکی DNA بۆ بکرێت. بەڵام خۆشبەختانە ئێمە ساڵی پار لە هۆڵەندا کە بەشداری کۆنفرانسێک بووین لەگەڵ ئەم ڕێکخراوی ICMP لە هۆڵەندا کۆبنەوەکمان کرد و ڕۆشتینە ئەو شوێنانش کە ئەوان مختبەرێکی پێشکەوتویان هەیە لەوێ بەڵێنی ئەویان پێداین کە ئەگەر حکوومەت هاوکار بێت ئەو سمپڵانەکە وەرئەگیرێت لێیان ئەوان ئەتوانن بەبێ هیچ بەرامبەرێک لەوێ نەتیجەکانیان بدەنەوە بە ئێمە و بێ بەرامبەر بۆیان بکرێت هەرچەند ئەوە ئەو فەحسەگەر لە هەر شوێنێ بکرێت ئەو سەمپڵانە وەربگیری و فەحسی DNA بکرێت لە هەموو دنیاە بە پارەیەکی زۆری زۆر کەسیشەیە توانای مادی ئەوە نیە بتوانانی بکە. بەڵام خۆشبەختانە ئەوان بەڵێنیاندا بەس بەداخەوە حکوومەتی هەرێم هیچ کاتی هاوکار نەبووە لەو شتانەیە لەگەڵ ئێمە. پارێزگاری یاسایی بۆ دروستێ دەست کاتێکە پارێزگاری یاسایی بۆ دروستەکە تەوەنوان هەموو پارێزگاری یاسایی بۆ دروست بەڵام کاتێکە لەو کاتا کە جەریمەکە گەشتە طبعا مادەی پێنج لە هەمان ڕێکۆنەماڵێت وەرگرتنی باس کرد باسی ئەرکانەکانمان کرد باسی تایبەتمەندیەکانی ئەم تاوانە تایبەتمەندیەکانی ئەبێت سەیرەکەی تایبەتمەندی یەکەم